لەو کاتەوەی کە لە ماڵ ڕۆشتە دەرەوە تا بڕێک پارە پەیدا بکات بۆ ئەوەی دەستگیرانەکەی بگوازێتەوە ئیتر نەگەڕاوەتەوە. ئەمە چیرۆکی ئەو گەنجەیە کە ماوەی 18 ساڵە لە ناحیەی عەربەت خێزانەکەی بەجێ هێشتووە و لە دوای چەند مانگێک لە ڕۆشتنی بێسەر و شوێن بووە و هیچ سۆراغێکی نەماوە. بەڵام دوای تێپەڕبوونی ئەو ماوە زۆرش هێشتا خێزانەکەی بە ئومێدی ئەوەن ڕۆژێک کوڕەکەیان لە دەرگا بدات و بگەڕێتەوە. لەو معمەل و لەو شوێنانە کە ئیشی ئەکرد حەچی پرسیارمانە کرد کەس ئەیوە نەمان بینیوە، دیار نەما، بێسەر و شوێن بوو ڕۆی. هەتا ئەوکو ئەم دەقەیەش ئێمە هەر بە تەمەین ئەو کوڕە بێتاوانێت. خراپی بۆ هیچ کەسێ نەبووە، خراپەمان بۆ هیچ کەسێ نەبووە، لەگە هیچ کەسێکا دەنگەدەنگ و قڕەقڕمان نەبووە، لەخوا بەجێبێت دڵی هیچ کەسێکمان لە خۆمان عاجز نەکردووە، کێشەمان لەگە هیچ کەسێکا نەبووە. لەگەڵ ئەوەیە غەیری کەسابەتی ماڵی خۆمان هیچ شتێکی تر نەبوو. غەریب عەبدوڵڵا حەمەئەمین ناوی تەواوی ئەو گەنجە بێسەر و شوێنەیە کە خێزانەکەی دەڵێن سەرەتا بۆ کارکردن چووەتە ئێران و پاش ماوەیەک چەند وێنەیەکی لە وڵاتی کۆیتەوە بۆ ناردوون و توێتی لەوێ کار دەکات. دوای ناردنی ئەو وێنانە غەریب سۆراغی نەماوە کە سوکارەکەشی چەند جارێک سەردانی ئێرانیان کردووە و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانیشان ئاگادار کردوتەوە، بەڵام سوودی نەبووە. دایکی غەریب دەڵێت تەنها دەیەوێت بزانێت کوڕەکەی لە ژیان ماوە یاخود نا. والله شەو حتا خوار ڕۆژی باقی کاتە من چاوەڕێ ئەو دەرگاوبانە ئاڵەم بەشکێک و ئەو خاوەنی گەورە خوا لە ناکاوێک کابی کە بە ژوورە بەشکێک و ئەو خاوەنی گەورەی یەکێ لەو کۆڵانە هینی ئاڵەم بەخوای تەڵا خەبەری کوڕەکەی منی وافی چاوەڕوانم بە شەو و بە ڕۆژ چاوەڕوانی ئەو سەرسوچەم بەڵام بەشێک کوشتەڵا خەبەرێکم بۆ بێ چەند ساڵە ئەم کوڕە ڕۆیوم چاوەڕوانی ئەم لاوم ئاڵەم بەشێک وخوای تەڵا خەبەرێکم دەستکەوێت لێ خۆی خەبەر هەر نەبوو ناشکرێنێ. ئەوەی کە ئێستا چاوەڕوانی غەریب دەکات دەستگیرانەکەی نییە، بەڵکو تەنها دایک و براکەین، چونکە پاش 7 ساڵ لە دیار نەمانی دەستگیرانەکەی هاوسەرگیری کردووە و لە ئێستادا خاوەن 2 منداڵە. لە ڕابردوودا گەنجێکی هەڵەبجەش دوای دیارنەمانی بۆ ماوەی چەند ساڵێک لە ڕێگەی راپۆرتێکی کەناڵیە نارتیەوە لە وڵاتی بەریتانیا دۆزرایەوە و کە سوکارەکەی پیشات بوونەوە. 18 ساڵە پورەخانم لە بەردەمم دەرگا چاوەڕێی گەڕانەوەی کوڕەکەیەتی تا گوێی لە دەنگی تەقەی دەرگاکەی بێ و دەرگای لێ بکاتەوە. ڕەنگە ژیان 18 ساڵی تر تەمەنی پێ نەبەخشێت، بەڵام تاو کاتەی کوڕەکەی لە ئامێزەگرێت ئەم شنە چاوەڕوانی کوڕەکەی دەکا. دایک بەو شێوەیەیە. بابانە نوێرێن ئارتی، ناحیەی عەربەتی نزیک پارێزگای سلێمانی.